ئەوەی کە من لە پاڵاوگەی نەوتی سلێمانی ئەمڕۆ بۆم دەرکەوتەوەیە تەماح و چاوچنۆکی وەبەرهێنێکی زۆر هەیە کە یانی ئەو شوێنەش بکەن بە شوێنی نیشتەجێبوون هێندە تەماح نییە، ینی ئارەزووی ئەوە نییە کە پاڵاوگەیەکی نەوت لە دەرەوەی هەر هیچ نەبێ شار دروست بکرێت، هێندەی تەماحی شوێنەکەیەوە. وەک پێشتر وتم لێ میوانێکمانەیە لە ستۆدیۆ بەڕێز کەمال تەها بەڕێوەبەری پێشووی پاڵاوگەی نەوتی سلێمانی میوانمانە گفتوگۆکەین. کا کەمال پیرۆزبایی دامەزرانی یەکەم پاڵاوگەی نەوتان لە یەکەم کە 25 ساڵەوە پێش دەستەی دامەزرێنەر و بەڕێوەبەری و پاڵاوگەیە بوون. با بڵێین ئایا بارودۆخی هەرێمی کوردستان یاخود پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستان تەنها خۆی لە دەرهێنان و هەناردەکردن نابینێتەوە یان بابەتی پاڵاوتگە و پاڵاوتی نەوتیش بەشێکی گرنگی پیشەسازی نەوتە؟ بێگومان ئێمە سوپاسانەکەین بۆ دەرفەتێک کە بێمەتاندا ئیمڕۆکە 5/12 مێژوویەکی زۆر گرینگە لە لای میلەتی کورد. لە 5/12 ئێمە توانیمان بەرهەمی خوێنی شەهیدان ئەو پاڵاوگەیە کە جەنابەت ئاماژەت پێی کرد هەمووی لە کەرەستە و لە مەوادی ناوخۆیی ئێمە دروستی بکەین بە پێی مواسەفاتێکی عێراقی یاخۆ عالەمی. ئەو کەرەستانەی کە لە پشتەوە هەمووی لە سکراب و لە ملاولۆلا ئێمە هێنامانە. بێگومان سەرەتای ئەگەڕێمەوە بۆ سەرەتای ئەوەی کە ئەم پاڵاوگەیە چۆن دروستکرا، ئەم بیرۆکەی چۆن هاتە پێشەوە پاش ڕاپەڕینە مەزنەکەی. من ئەمە زۆر گرینگە چونکی ئەمە مێژووە ئێمە دەبێ ئەم مێژووە بە سەداقەت بۆ مناڵەکانمان و بۆ گەنجەکانوانە بجێڕینەوە. لە 91 ئەوە بوو کە ڕاپەڕینە مەزنەکە کرا، مەجلیسی ئەمن ئابڵۆقەی قسە سەر عێراقش سەرڕای ئەوەی کە ئابڵۆقەی باشووری کوردستانش کەوت، عێراقش خستێ سەر باشووری کوردستان بە تایبەتی لە ڕووی سوتەمەنیەوە. بۆیە ئەو کادرانەی کە شارەزا بوون لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بیرۆکەی ئەوە هاتە پێشەوە کە کار بکەین لە بواری نەوتە. بێگومان لەو کاتەدا یەکەم شیعاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو بۆ هەڵبژاردنەکان کە زۆرینەی خەڵک بەدەست بێنین ئێمە ئامادەین کە لە بواری نەوتا کار بکەین. ئەوە بوو بیرۆکەی کارکردن لە بواری نەوتا تێر و تەسەڵ دراسە کرا لەلایەنی ئەندازیاری نەوتی شارەزا کاک حەمەدرەزا ساڵح. ئەم بەرنامەیەی پێشکەش بە کابینەی یەکی حکوومەتی هەرێمی کوردستان کرا، ڕەزامەند نەبوون لەسەری. بەڵام لە ساڵی 1993 دووبارە پێشکەشی کردەوە بە کابینەی دووەم بە سەرۆکاتی جەنابی کاکۆسرەت ئەوە موافقەی کرد کۆمیتەی باڵای پرۆژە تایبەتیەکانی پێکێنا. ناوەندی کۆمیتە لە هەولێر بوو، لێژنەی ژمارە یەکی دانا بۆی کە کار بکەن لە چێلگەی شیواشۆک بۆ دەستەبەرکردنی کادری شارەزا و ئەوانە لەو بوارەدا و مەوادی پێویست بۆ کارکردن بۆ بەرهێنانی ئەو بیرانەی کە حاکم بەهجەت باسی کرد. لێژنەی ژمارە 2 کە لە ناو مەعمەلی شەکرەکە بوو، ئێمە بەندە 5 کەسی تر دەستەی دامەزرێنەری ئەو پاڵاوگەین هەر کەسە و لە بواری خۆیان و لە اختصاسی خۆیان. ئەو موادانێک کە لە پشتەوە بینیوتانە هەر هەمووی موادی سکرابە و لە ناخۆی خۆمانە هینمان کردووە. ئەوە بوو دەستمان بەکارکردن کرد. کاکەمال ئەو کاتێککە دەستگا بە بنیادنانی پاڵاوگەی نەوتی سلێمانی پشت بە کادری ناوخۆ بەستراواتە پشت بە دەستی ناوخۆ بەسترا لە دەرەوە خەڵک هێنرا بۆ ئەو پاڵاوگەیە دروست کرێ. نا بەعکسەوە زانی چۆن ئێمە ئەو کۆمەڵێک کارمەند بووین کە هەمومان خیبرەی لە مەسافی عێراقی و هەروەها لە شەریکاتی عێراقی و ئەوانەیە کارمان کردبوو لەوە پێش. ئێستا بۆ نمونە ئەو کاک حەمەدرەزای کە باسم کرد ئەوە هەر پرۆفیسۆرە لە بواری نەوتە، شەریکاتی نەوتی ناوەندی عێراقی دروستکۆ لە وەختی خۆی و شارەزایی تەواوی هەبوو لە بیرەکانی شیواشۆک. مەبەست لەمە چی بوو؟ ئێمە ئابلۆقەمان لەسەر بوو بەی شێوەیە سوتەمەنی کارگەکانمان ئیشی ناکرد، هیچ حرەکە نەبوو.
ئیتر ئەوە بوو بیری ژمارە دوومان هەبوو لەوێ نەوتەکەی قورس بوو. والحاصل کەلام ئێمە پاڵاوگەکەمان تەواو کرد، ئەمرمان پێکرا لەلانی جەنابی کاک کۆسرەتەوە کە کاری پێ بکەین. لە 5/9/96 دەبایە کارمان پێ بکردایە، بەڵام زۆر مەخابن لە سیوێکی ئاب ئەوە بوو ئەوەی کە کرا ئیتر ئێمە بوارەکەمان بەجێهێشت و ڕۆیشتە دەرەوە. دووبارە دوایی کە گەڕاینەوە هەمیشان خۆمان ئامادە کردەوە هین کرد هەتا ینی 5/12 بۆ یەکەم جاکە ئیشمان پێ کرد، هەموو مەوادەکانمان تیا دروست کرد، بەس مەوادێک بوون وەکو نەوتی سپی و گازوایل و نەفتا کە مادەیەکی سەرەتاییە بۆ دروستکردنی بەنزین، پاشەڕۆکەشی کە پێڵێن نەوتی ڕەش. ئیتر وردە مختبەرێکی ئەومان دروست کرد کە کوالیتیەکەیمان وردە چاک کرد و حەداتی ترمان دروست کرد بۆ ئەوەی کە هەم نەوتەکەمان هەم گازوایلەکەمان هەتا تا ڕادەیەکش بەنزینەکەمان بۆین. ئێمە لەو کاتەدا بەرمیلێ نەوتی سپی لە شاری سلێمانی لە 700 بۆ 600 دینار بوو. بێگومان ئێمە وەکو کاک بەهجەتش ئامازەی پێکرد 450 بەرمیل ئێمە نەوتی سپیمان دروست دەکرد، دەوری 660 بەرمیل گازوایلمان دروست دەکرد، باقیەکەی تر نەفتامان دروست دەکرد و دوای هەندێ تەحسیناتمان لەگەڵا کرد ئەمان کردە بەنزین. ئێمە توانیمان لەو ڕۆژەیە بەهێز و باز و ئەقلیەت و بەبێ ئێحتیمادکردنە سەر هیچ کەس و لایەنێک و ئەمانە توانیمان ئەو پاڵاوگەی بە مواسەفات ئێسایەوە بورجانە ئەبینن وا ئەزانن ناوی بۆشە، نەخێر هەمووی ناوی پڕی لە دەستگا و هینی تایبەتی خۆیەتی. ئەوەی شایانی باسە لێرە توانم باسی بکەم، هەر وەفدێ بەهاتاتە لای ڕەوانشاد مامجەلال، هەر وەفدێ بەهاتایە ئەینات بۆ پاڵاوگەی نەوتی سلێمانی، چ ئێرانی، بەریتانی، ئەمریکی، ئەمانە سەریان سوور مابوو کە ئێمە هیچ ئەو هینانە ملتەزماتانی کە لەبەر دەستان نەبوو کەچی توانیمانە پاڵاوگەی بە پێی مواسەفات، بە پێی کوالیتی، بە پێی هەمووی ئەوە دروست بکەین. ئەم ڕۆژە ڕۆژێکی وەرچەرخانە بەڕاستی لە مێژووی ملەتی کورد، چونکی حکوومەتەیەک لە دوایەکانی لەوە پێش ئەو بکەین تا ئەم پاڵاوگانی کە ئێستا هەن لەرێی کوردستان پشت بە کادری بیانی و کەرەستەی دەرەوە ئەوانە بەسترێ خەڵکی شارەکەی خۆمان هەیە پشتی پێ ببەستین ئێستا باڵاوگەی ئاخر ئەزانی چوێنە کاکە خۆی مەسەلەکە لەوە نییە. مەسەلەکە لە عێراقا نەوت خەسخەسە نەکراوە، لە کوردستانە لە باشووری کوردستان لەو سێ پارێزگایە نەوتیان کردە کەرتی تایبەت، یعنی چەند بیری هین فلان کەسە، چەند هینە هین ئەوەیە تێکاکە، یعنی ئستا عێراق نەخێر خەسخەسەی نەکردووە و ئێستا کە داکۆڵی عێراق لەوەی کە دەبێ نەوتی هەرێم تەسلیم بکرێ بە هەموو ئەوەلاتێکەوە، ئەوان خۆمەبەستیان ئەوە نییە دوایی بەهین، ئەوان قەرارێکیانێ تا ئێستاکانە لەسەر قەراری تەئمیمی شەریکاتی نەفتی احتیکاریە ئەڕۆن، یاسای نەوت و غاز دەرنەچووە. بۆیە ئێستا خۆ ئێمە مەسەلەوە نیە. مەسەڵەن بۆ نمونە ئێمە کە وزارەی سامانە سروشتیەکان دروست بوو ئێمە بووینە بەشێک لە وزارەی سامانە سروشتیەکان وەکو پاڵاوگەی نەوتی سلێمانی، یعنی ڕەبتمان مباشەرەتەن بە وزارەی ئەوە بوو کە کەوتینە سەر ئەوان لەوێ تشتەکە لە دەست ئێمە نەما. ئاخر با ئەم نقطەیە زۆر مهمە کاکە، باشە بە کورتی هەتا ئەمە کاکە بە کورتی و بە درێژی هەتا ئەو وەختە ئێمە بەرمیل بە بەرمیل لتر بەسەر خەڵکا دابەشمانە کرد، بەڵام لەوێ هەڵەسان لە ناو وزارەی سامانە سروشتیەکان مزایەدەیان بۆ نەوتی سپی پاڵاوگەی نەوتی سپیانە کرد، بۆ گازوایلەکەیانە کرد، بۆ نەفتەکەیانە کرد، پارەیان نەخەوان لە بانقی کوردستان لە هەولێر، فیشەیان بۆ کەماڵتەها ئەنارد بە تەوقیعی دکتۆر ئاشتی هەورامی کە ئەوەندە هەزار بەرمیل نەوتی ڕەش تەسلیمی فلان کۆمپانیە بکە لە خلالی 45 ڕۆژ.
ئەی بەواتایەکی تر ئەوە لە دەست ئێمە دەرچوو ینی ئێمە بۆچی دوای ئێمە کە معارەزەی ئەوەمان کرد کە معارەزەمان کرد ئیتر هەزار ئۆین و ئەملاولایان بۆ ئێمە دۆزیەوە لە ئاخریا ئەوە بوو کە بە تەوقیعی جەنابی وەزیری سامانە سروشتیەکان بڕیاریدا پاڵاوگەی نەوتی سلێمانی بفرۆشێتەوە. بەڵێ کاکەمان بەڵێ آخر ئەمەکانی هەرچوونە سەر وەزارەتی سامانە سروشتیەکان لە بریەوەی هاوکار بن پەرەی پێبن بەرهەم زیاترکەن کێشە دروست بوو پاڵاوگەکە داخرا. کاکەما دەرفەتی ترێبی شەڵار کاتی ترە هەوڵین زیاتر لەسەر بابەتە قسەکەین وە چێژم لە قسەکردنەکانی وەرگرت. ئەزانی چۆنە برام ئەزانی چۆنە ئەمە مێژووە ئەمە ڕۆژنامە نووس نین ینی مەفروزە ئێمە کورسات گەلی کوردستان نازامچی ئەمانە یعنی تەسەور بکرێتە بەرنمەیەکی ئەوە بۆی کە ئەو گەنجانەی نەزانن ئێمە هەر هەمومان گەندەڵ بووینەوە نازام هیچمان نەکردووە. نانە خەڵکی ئێستا لە ئاخرەمە یەک داوایەکم هەیە. بەڵێ فەرموو. ئێستا یەک داوایەکم هەیە یەک داوایەکم هەیە ئەویش ئەوەیە داوای ڕاستە و خۆم لە کاک بافڵ هەیە کە ئەو پاڵاوگێ بپارێزرێ قاعەیەکی تیا دروست بکرێتە شوێنێک کە خوێندکارەکان و ببێتە ئەوەی کە هەموو بێن لە شوێنێکە ئەو کەسانی کە دەوریان هەبووە ڕسمیان هەڵبواسرێ ئەمە چی کردووە چی نەکردووە بکرێتە مەتحەفێکی گشتی. اینجا بارەکەت بەجێ کاکەمال لەبەر کەمی کات ناچارم ئەو بکەین بەڵام پێشنیارێکی بەجێت کرد منم ڕۆبینیم حەقیوە بکرێتە مۆزەخانەیە بکرێتە مەتحەفێک ئەو مێژۆ جوانە بمێڵێتەوە بۆ کورد و بۆ کوردستان. سپاس بۆ کەمالتەها بەڕێوەبەری پێشووی پاڵاوگەی نەوتی سلێمانی کە لەگەڵمانە بوو زانای زۆر باشی هەینێ ئەمڕۆ 5/12 هاوکاتە لەگەڵ 5/12 ساڵ 1990 یەکەم پاڵاوگە لە مێژووی کورد و هەرێمی کوردستان لە سلێمانی بنیانرا بەڵام ئێستا بەداخەوە کار ناکات.